سڵاوتان لێبێ ئەم کاتتان باش لە ئەڵقێکی تری بەرنامەی هەفتانە لە کوردستان 24ەوە لەگەڵتانین تا کۆتایی ئەم بەرنامەیەش لەگەڵمان بن. سەرباری باری قورسی ژیان لە کەمپەکاندا منداڵێکی ئاوارەی شنگال لە ئاستێکی باشدا خەریکی وێنەکێشانە. ئەگەرچی وەستا مزەفەر وایەرمەنە و نابیستێ و خاوەن پێداویستی تایبەتە، بەڵام لە کارەکەیدا هێندە زیرەک و شارەزایە، زۆرێک لە وەستاکانی وایەرمەنی ئۆتۆمبیلی تووشی شۆک کردووە. میوەی خۆرماڵوو میوەیەکی بەتامە و بۆ تەندروستی زۆر بەسوودە. هەرچەندە میوەیە بۆ کوردستان شتێکی تازەیە، بەڵام جوتیارێکی دەڤەری بارزان لە ئەزموونێکی سەرکەوتوودا توانی 50 دار بڕوێنێ و بەرهەمەکەی لێ بکاتەوە. هیمداد مستەفا هاوڵاتێکی دانیشتووی سۆرانە و خولیای ئەوەیە کە بتوانێت مۆزەخانەیەک لە سۆران بکاتەوە و کەلوپەلی مێژووی ئەو دەبەرەی تێدا نمایش بکات. ئەو ئێستا لەگەڵ هاوسەرەکەی لە ماڵەکەی خۆیدا چەندین جۆر کەلوپەلی مێژووی کۆ کردوتەوە و دەشڵێت ئەگەر مۆزەخانێکی گەورە لە سۆران بکرێتەوە سەرجەم کەلوپەلەکانی دەبەخشێتەوە مۆزەخانەیە و پەرە باو بەرهەمانە دەدات. فەرمانبەری بانقم بەیانیان لە بانقداوا مەکان پاشنەڕۆیان لەبەرەوەی خولیا و هیوایەتێکم هەیە ئەوەیشی کۆکردنەی ئەشای کەلەتور و شوێنەوارە. خەری خۆم خەریکی ئەو ویشە کردیەوە و سەبووریم بە کۆکردنەوە ئەو شتە دێت. هەر وەکو هیوات لە منداری حەزم لە شتی فۆلکلۆر بوو، حەزم لە شتی قەدیم بوو. دوو سێ جار کە ئەچووم لە هەر شوێنێک شتێکی هەنتیک و کەونم ئەدیت ماری برادەرەکان بان خزمەکان هەرمە گرتیا مەسەلەن شوێنێکی لێ لۆ فرۆشتن هەبوو ئەم کڕێ سەبرە خەریکم و کۆمەکردن بەخۆی کۆکردنی ئەو ئەشیای کەلەتوری لەبەرەوەی کەونن ئەشایەکان نەماینە زۆر کەمن لە هەموو جێکیش دەست ناکەوێت. پەیداکردنی پسێک زەحمەتە ئەرکەشی قورسە یان لە ڕووی مادی پێویستی بە مادەیە. حەولەشی زۆرمدایە تا پێم کرا ئەو کەلەتورە ئەو کەلوپەلە کۆ بکەمەوە. ئەو کەلوپەلانە هەندێکیان سنووری خۆیتوان هەندێکیان وەرگیراون. مەسەڵەن ئەگەر نەتەوەیەک مەسەڵەن نەتەوەی کورد کە لێرە ژیاوە دەوڵەتی عوسمانی هجوومی کردیا و هاتیە ئێرە داگیر کردیا هەندێک کەلەتوری خۆی دەگەر خۆی هینایە کورد ئەو کەلەتورەی لەوان وەرگرتیە یا فارسەکان هەروان هەندێک لەوان وەرگیراوە بەس هەیە ئی کوردەواریشی زۆر تێدایە. بەڕاستی چکەم شتانە شتی ئەوەنە بچووکن بەڵام بەڕاستی نرخیان ئەمەنە بەرزە دەبێت زۆر چاومان لێبێت زۆر ئاگام لێبێت. لەبەر ئەوە بەخۆم بە شێوەیەکی زۆر ڕێکوپێک ئاگادارم بە تایبەتی لە وەرزی زستان کە دەبەری سۆران بە خۆتەزانین دەبەرێکی ئەوەنە سەرما و سوڵە هەوا زۆر تەئەسی لەو شتانە ئەکات. بە شێوەیەکی زۆر ڕێکوپێک هەڵم گرتووە ئاگام لێیانە هەر بە خۆشم کە سەیریانەکەم بەڕاستی لە ڕووی دەرونیەوە زۆر تەئسیراتی هەیە بۆم. و هەروەها چونکە لە ماڵەوەش ینی ئاگاداریم دەبی زۆر ئاگام لێبێت ئەگەر شوێنێک هەبە بمتوانی بە ئەم شوێنە ئەو شتانم لێ هەڵگرت بە
یان کەسێک یارمەتی دا بەم لە هەڵگرتنی ئەم شتانە ینی ئەرکی منیش سوک ئەبوو ئەرکی هاوژنەکەشم سوکتر ئەبوو و هەروە خەڵکی تریش خەڵکانی تریش هەموو گەل دەیان توانی سود لەم شتە ببینن کە ئەوە مێژوێکی ئەوانەی کەم نییە مێژوی وڵاتەکەمانە زیاتر دەتوانین بگەینین بە خەڵکانی بیانی یان ئەوانەی کە گەشتیان سەردانی دەڤەرەکەمانەکەن سود لەم شتە ببینن بزانن ئەم شتە کۆنا ساڵێک دۆزراوەتەوە شتەکە ئیشی چیە بۆچ بەکار هاتووە من خۆم چەند جار داوام کرد بە لایەنە بەرپرسەکانم گوتم حازرم هاوکاری وەکەم ئەو شتێککە هەیتم حازرم ئامادەمە لەبەر دەست و دانێم ئەگەر بتوانن ئەو شتە بکەن لەو سنوورە لەبەرەوەی بەڕاستی ئەو سنوورە پێویستی بە مۆزەخانەیەک یا خانەشی کە لە تووری هەیە ئەمن وەکو خۆم ئامانجمەوە بتوانم ڕۆژێک بێت ئەگەر حکومەت ئەوی شەی نەکرد دەوڵەت ئەوی شەی نەکرد دەوڵەتی کوردی ئەمن ئینشاڵڵا بە خۆم مەتحەفەشی شەخسی دروستکەم ئەو مەتحەفەی چ لە سنووری سۆران بێ لە سنووری شاری ڕەواندە لەو دوو شارەکە هەردووچیان خاوەنی مێژووی قەدیم و دێرینن مەتحەفەک یا خانەی کە لە تووری دابنن میوەی خۆرماڵ و یان کاکی کە میوەیەکی پاییزیە و زیاتر لە ڕۆژهەڵاتی کوردستان بەرهەم دەهێنرێت بۆ یەکەم جار لەلایەن هاوڵاتێکی گوندی باڵندای دەڤەری بارزان هێنراوەتە ئەو ناوچەیە و ئێستا میوەکە چێنرا و پێگەیشتووە ئەو دەڵێت 50 بنەدارم هێناوە ئەوش بۆتە جێگەی سرنجی هاوڵاتیان ئەو هاوڵاتی گوندی باڵندا دەڵێت کە ئەمەوێت پەرە بە بەرهەمەکەم بدەم و داری زیاتریش بچێن از عبدالجبار مصطفى بالندی گند بالند الدور و بارزان اوه باغ منه یه فقی زور جوری فقی من تایلوان ما جوره که اینوید بینی خرمالو هندکیش بینی کاکی ما اینو ایرد و تست ما تجربه کری سپاس به خود زور ناجحم دو جوره اوش یا های تماته و کی تماته یا های و کی سیوه طوموان ایکم سیف ماستر او وکی سیویل تماته و طوموی زورا خوشه همه تمن اکی شین بخون چونکو حلا یا نرمه کو چید بیتن اف باغه من دونوی اچوما شطلا بینم الدیانا اول روشهلات کردستان یا های دین دیانات فروش الویره ما شطلتویت اینوی تست میت اینوی جربینین زور ناجحم هبو باغ من فیق زور ناف داست حسکم که اوش ناف دابن مگود کدش توف در چون زور ناجحر بگو ول آخو بالند و هنده بو خرمالوی زور ناجح بس ابو هند بي وهوتن قرونده منافطه زوري بلندي قيد اول ليرادي دي سري بيجانا دي جو بلو دي خري لي بكم كازوخه که تفي بيچاي بلن منو كم دويت خرموليت خو بيچاي بلن كم توريك تنينكو خو امنو قوينو كازخينش همو وقتا که کو دوربور کو چینن مثلا بهار چینی درسته و شطل بی پویز او حینجی چینی درسته و بر همه ویجی مانگو 11 گته اوی گوی مانگو 11 بر همه چید بیتن او فقی یه پویزی چید بیتن چید بلوی زستانه یعنی مانگو 11 حتی 12 افقیه های فقیه که خوش یه نرم بود دانو ابو بشر ددان هبنو نبنده شید و فقی خود فروشن بازار بس زور نیه کیمه در وقتین کتینن کارکن شینن جو حتی الجمر کتینن حدود دارباس یعنی زور پیچ چیتن کو چید بیتیش تماوی هنده خوش نیه ولی اگه تل یا گشتیل داری وکی پشتی هنگی حل ببی چند روزه که خلی بگیری تماوی زور خوشه
دۆرەوەی هەندێک نۆران و تێک چیە سەر تو ناشی بچیە سەر لە خرشکی خڕدێشکێت ئەوە یەخەر سەوران فەتاح هاوڵاتێکی دانیشتووی خەڵکی سلێمانیە ئەو خاوەن بیرۆکەی داهێنانی هەندێک ئامێری ئەلکترۆنیە ئەو هەر لە منداڵیەوە بیرۆکەی داهێنانی گەورەی لەلا دروست بۆ ئێستا ئەو بیرۆکەیەکەوە هەیەی بۆ هۆی ڕەخساندنی هەلیکار بۆ کۆمەڵێک هاوڵاتی لەو دەڤەرە لەبەر ئەوەی کە بەرهەمەکانی زۆر گرنگن و جگە لە ساختکردنەوە لە بازاڕەکانی کوردستان ڕەوانەی باشووری عێراق و ئەوروپا وڵاتانی دەرەوەش دەکرێت و لەسەریشی نووسراوە لە کوردستان دروستکراوە. دروستکردنی پرۆژەیەک یان مەشروعەکی گەورەیان هەشتێک بێ لە تاکە کەسێکەوە زۆر جار دەست پێکات. من بەنسبەت ئەو کاری خۆمەوە بوارەی خۆم نە لە مناڵیەوە هەستمە کرد بە توانایەکم تیا بوو لە بیرکردنەوە لە شتەکە ئەو شتانی بەردەممە دایمە بیرم لێ کردەوە حەزمە کرد لە ڕێخستنی شتەکان یعنی مەسەن لە مناڵەکان شتێکیان دروستە کرد بە بیرم بە خەیاڵیانە دوامین بەڕاستی دروستمە کرد مەسەن ئەو هاوکێشانی کە لە قوتابخانەیە خوێنرا زۆر کەزەڵ و گیر و بەدەستیەوە من قەت بە بەو شێوە ناڕشتم کە لە کتێبەکە هەیە خۆم بە مێشکی خۆم حلمە کرد هەستمە کردوانە لایە دوای ئەوە چوومە لە ناوەندیان بووم چوومە بواری ئەلکترۆنیک ئەوسا سەرپەرشتی ئەلکترۆنی هەبوو ڕعلمیان پێوت ئیتر سێرم کرد بوارێکی ئەو بوارەیە کە من ئەمەوێت یای ئیش بکەم ترم پرۆژانم ئەو بیرۆکانم بەردەوام بوو خۆم شتم دروستە کرد ماوەیەک تەسلیحاتی ئەجیزەی طبی زۆر دقیقمە کرد ئەقلی سیارە ئەوانە خۆم شتم بۆ زیاد کرد تا گیانمە ئەوەی ئیتر شتم زۆر دروست کرد لەو بوارەیە وتمە بێ بیرۆکەکەم کەم بە شتێکی ڕسمی بۆی بتوانرێ بناسرێت ئەمەوە تا بەشەکانێتی بەس هەموو بەشەکانی حازرە بەڵام بەرنامەکەی بێ داوەزێنری ئەو بەرنامەی کە دروست کرا بەرەبەرە شتی ئالۆسترم دروستە کرد خەڵک مەجموعە شتی داوایە کرد جارێ هەم نەگەشتمەوەی کە بیکەم بە مەشروعێکی گەورە و بتوانێت خەڵکی تر بە تیم کار بکەین شتی زۆر باشم دروست کرد خەڵک بە میکانیکی بەشەکەی دروستە کرد من بە ئەلکترۆنیم دروستمە کرد تا گەشتە ئەوی کە توانیم پرۆسەر بەکاربێنین لەو مەرحەلەیەشم تیا پەڕاشتی زۆر باشمان دروست کرد تا گیانمانەوەی ویستم پێشکەشی ئەوە بکەم کە بیکەم بە کارگەیەکی ڕسمی سەرکەوتوو بووم لەوەیە ئێستا کارگەمان هەیە ئینتاجەکان خۆشبەختانە بۆ جنوبی عێراق ڕوا هەتا بە ئەوروپا ڕۆشتووە هەموو شتەکانی خۆمانێکن دیزاین و سۆفتوێر و خەڵکەکەش زۆر خۆشحاڵەکە لێ نووسراوە دروستکراوە لە کوردستان لەبەرەوەی لێرە دروستکراوە سێرفزێکی باشیشی هەیە جا من تمۆحاتی زۆرم هەیە کە بتوانم ئەو مەشروعانە زۆر گەورەکەم خەڵکێکی زۆر و بێ بە بتوانرێت چالێکی ئابووری گەورەتری تێ دێمەکە خەریکی ئەم ئیشەم خۆشم حەزم لە بواری ئەلکترۆنی هەیە بەڕاستی ئیشێکی وردە ئەلکترۆنی ڕۆژانە من لە ساعت 8:30 بۆ 4:30 بڵێم لێرەم و ئیشەکانمان زیاترم ئیشی من بەستنی پارچەکان و دروستکردنی چوارچێ و پشت و پێکەونانی بەرهەمەکانی کارگەیە بە شێوەیەکی گشتی ئێستا ئەمەوێت ئەم پیسیB بڵین کە دیزاینمان کردو بۆمان گەڕاوەتەوە ئەمەوێ پارچەکانی لەسەر بەستم ئەم پارچانەیە ڕی لە ئیتر پارچەم ئەو پارچانەیە شاشەکانە ئەم شاشانەیە ئەمی ئەبێ لێ ببەسرێ بۆیە کامل بێت و حەز بێ بەم شێوەیە جا دوای ئەمە بەم شێوەیە کە ئەمایان تەواو بوو بڵێن ئەنێدرێ بۆ پرۆگرام دوای پرۆگرامێتەوە لای من پارچەکانی پێویستیەکانی تری بەم شێوە ئەمە تەواو بوو هەموو شتێکی حازر و پرۆگرام کراوە دواتر ئەخرێتە سەر بۆردەکەم بۆردە شار خۆمان حازریەکەین و خۆشمان دروستەکەین و پاتی شتەکان تێستەکەین و هەموو شتێکی بەستین
لەگەڵەوەی کە لە ژیانی ئاوارەیدا دەژیت بەڵام هونەرەکەی تێکەڵ بە ژیانی کەمپ کردووە و شێوەیەکی جوانتری پێبەخشیوە. نەشوان منداڵێکی تەمەن 13 ساڵی خەڵکی کۆمەڵگەی گەرئۆزێر لە دەڤەری شنگالە کێستا لەگەڵ خێزانەکەی لە کەمپی نیسیان دەژیت. ئەو ئەڵێت کە خولیای شێوەکاری هەر لە منداڵیەوە لەگەڵ بۆ و توانیوەیەکی تا ئێستا 160 تابلۆ لە سروشتی شنگال کارەساتی زیدەکان و ژیانی ناو کەمپ بە شێوەیەکی زۆر جوان دروست بکات. ناوێم نشوان خاڵۆ ڕەڤە ئەز کەمپایە سیایمە ئەز 24 مەها 5 2005 ئەزش دایک بوویمە حەمرێمە 5 سال بووش 2010دا کفامێ ژە ڕسمارەتێ و بابێمە ژێت ئەس حەلمان ڕوان ڕسما و هەتانها مێ 106 ڕسم چێکریە ڕسمێن مێ لەسەر شنگالێ ڕێینا بەریم برەڤن من نەسەر شنگارە چێتکردن مسەر تشتێ دیرە چێتکردن پشتیم ڕەڤین مدیدکە خەڵک و داعش وسام کوشتن و ڕەڤین ڤێجاش بەروێکێ مسەر جینۆسایدێ دیرە چێکریە هاڤینێ ئەز دیم و دیم عسریە وەختێ خۆ ڕسما بەد بەس زستانش بەر مەدرسە هەیە ئەس هەنگێژ چێتکەم بەس ئەس کێم چێتکەم زستانیس هاڤینێ چێتکەم ئەس خواندم زستانێ هەر جێگەی گۆنە مەزە ڕسماتی چێتکەم مەدرسێدا ڕەودادا مالجی دەست خۆرە چێتکەم هەڤالین مجید بیژنەمێ ژمرە ڕسماچێکە مدڤێس معرضاوان فەکەم وەس ئەس خۆ بەحەلمین مە ڕسمێت قالك تسبهي ات زيتيجي إيسال منو دست بيت زيتي كريم اد منظر شكرين زيتي مدفيس معرضان لكم مدفيس بما دكتور بس هرزل السركاري خوي بردوام بميرسمه ڕاستی نەشوانش کچکانیا خۆدا ڕسم چێتکردن ژ بەروێکی مدی گەیری ڕسماتێ مژی پشتەوانیاوی کرد بەس ئەز بیژمێتێ لازمەش وەختێتەی مەدرسێ نەبات شتێکی ینی ئەکتەریا ڕسمانەوە حالیان ئەو هاڤینێ چێتکە بتر بلی ڕسماژی گەلک تشتی دیژی البال هەیە ڕاستی زمانی ئینگلیزی تقریبا هۆی باشە ینی خۆ دەبرینێ غێر جیوان ماری کاریاوی کرا کیدا تشتێکە دلێویدا ئەژی وەکو مامۆستای ماژی مامۆستای ماژی ئیمکانیاتێت محەمدەلا هەی نەژی ئاری وێتکەم لە هەولێر وەستایەکی چاکردنەوەی کارەباییاتی ئۆتۆمبیل لەگەڵەوەی کە توانای قسەکردن و بیستنی نییە بەڵام بۆتە یەکێک لە باشترین وەستاکانی ناوچەی پیشەسازی باکوور ئەو لەگەڵەوەی کە ناتوانێت لەگەڵ خەڵکدا قسە بکات بەڵام لە ڕێگەی کوڕەکەیەوە کە هاوکاری دەکات لە ئاماژە و کێشەکانی خەڵک تێدەگات و باشترین شێوە ئۆتۆمبیلەکانیان چاک دەکاتەوە وەستا مزەفەر ئێستا بۆ یەکێک لە باشترین وەستاکانی چاکردنەوە ئۆتۆمبیل و زۆر جارە و کێشانەی کە لە ئۆتۆمبیلەکانی خەڵکدا بە وەستاکانی دیکە چاک ناکرێتەوە بەو چاک دەکرێتەوە. من ناو محەممەدا کوڕی وەسڵ لە فەروارمەنیما کە بژێ و ژیانمان لە سناعەیە ئەو توانەمانێ بژێ و ژیان پێدابین دەکەین ڕۆژانە کاتژمێر هەشت هەڵەستنە ماڵەوە دێنێت توان تا هەشت ساڵەی دەگەینێت توانێت هەشت ساڵەی توانین دەکەینەوە جاوێت تووشی مشتێک دەبین کارێک حاڵی نابێت لەگە بابم دەبێت من تەرجمەیان بۆ بکەم تەرجمەکەش چییە هەر لێ ڕازیکەم
تیان بگەینم کە چێ کەشەکەیان چێ کەشەکەی وی چییە جاوێ کابراک دەدر لایتن تاوانە بەهۆی دیرەمەوەیەکەوێت تاوانی لای دەکەم مثالە دەبێت بام بڵێم کاکە بۆی فعاسکە زانان عیبەکەی چییە ئەو دیرەمەوەیە گڵۆپەکە بێ دەبێت چاکاتەوە جاوێ کابرا نابەست گڵۆپەکەم لە بگۆڕە کەچی گڵۆپەکەش دەگۆڕین هەروەچ خۆیتی ئازەوە خەڵ دەبێتە هۆی مشکلە و کێشەوە ئەبێ لە شەکەی تێناکە کابرا بە جوانی ئەبێ هەرو لای حاڵیکەین بەتاوەتی زۆر جار مشتری هەیە لەگەڵ ناکاتە کێشە بەڵام بەعض مشتری هەیە لەگەڵ لە کاتە کێشە بۆی تێک نەگەیشتنیەوە ئەو ڕۆژانەیەم کە لەگەڵی نیمە بەسای جیرانەکانەوە ئیش دەکاتن بەسای جیرانەکە یارمەتیدان باوکم نزیکەی 8 وڵاتی کردووە تورکیا ئەڵمانیا یۆنان نەمسا بەریتانیا ئەو وڵاتانی کردووە لە بەریتانیا نزیکەی 4 ساڵ خوێندێتی لە بەریتانیا بووە کە کاتێک لە بەریتانیا بۆ زمانی بەریتانی خوێندووە چوارمان قسە دەکەین دوومان نابیستین باوکم و برایەکم نابیستە من و برایەکم و خوشێشم قسە دەکەن لەگەڵ لاکەم ئەمن کەڕولارم پێویستم بە بژێوی ژیانیدایە پێویست ناکە لە ماڵەوە دانیشتم و ژیان ئیمالەکەم لەوەی کەمە ئەندام و ناتوانم ئیشکەم نا بە پێچەوانەوە من کار دەکەم بێژەوی ژیانی خۆم دابینەکەم و هەوڵی تێکۆشان دەم بەرەو ژیانێکی نوێ بەرەو تێکۆشانێکی نوێ من توانی خۆمەیە خاوەن پێداویستی تایبەتم بۆ خۆم کار دەکەم و ئیشەکەی خۆم جێبەجێیەکەم و کرێت توانە دەم و ماڵ و منداڵی خۆم بەخێو دەکەم و خۆشەویستی دڵی هەموو کەسێک دایمە دڵی خۆم و کەس لەبیر ناکەم و پەیوەندی بەخواوە هەیە و پشتپنا بەخوا هەموو شتێک ئاسانی و چارەسەری ئینشاءڵڵا لە ماوەی ڕابردوودا لە بەرنامەی هەفتانە لە کوردستان 24ەوە لەگەڵتان بووین تا پێگەیشتنەوەیکی تر هەرشاد و بەختەوەربن.